کێبوون جیهانیان بە داهێنان گۆڕی. زۆرێک لە بێباوەڕان موسڵمانان بە دواکەوتوو نەزان دەزانن بە تایبەتی لە ڕووی داهێنانەوە، بەڵام مێژوو پێمان دەڵێت موسڵمانان خاوەنی داهێنانی سەیر و سەمەرە بوون و گەر ئەوان نەبوونایە ئەوە ژیان بەم چەشنەی ئێستا نەدەبوو. داهێنانی موسڵمانان کامانن. یەکەم کەس کە بیرۆکەی کامێرا دروستکردنی داهێنا زانای موسڵمان ئیبن هەیسەم بوو. هەروەها دەڵێ تەنەکان ڕووناکی دەردەخەن کاتێک سەیری تەنێکی دیکە دەکەیت. یەکەم کەس کە بیرۆکەی فڕینی داهێنا عەباسی کوڕی فیرناز بوو، هەرچەندە لە کاتی تاقیکردنەوەکەدا شکستی هێنا کەوتە خوارەوە، بەڵام دوای ئەوە زیاتر پەرە بە بیرۆکەکەی درا. یەکەم کەس کە نەخشەی جیهانی کێشا ئەلیدریس بوو کە زۆر لە نەخشەی جیهانی ئێستاوە نزیک بوو. یەکەم کەس کە کاتژمێری دروست کرد موسڵمانێکی کورد بوو کە ناوی جەزیری بوو کە لە جەزیرەی بۆتان لەدایک بووە کە داهێنانەکەی لەسەر شێوەی فیل دروست کرد. یەکەم ئامێری پزیشکی کە دروست کرا موسڵمانێکی عەرەب بوو بە ناوی ئەبولقاسم الزەهراوی. دواتر چەندین ئامێری کە دروست کران و زیاتر بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی.